لە بەرامبەر دەست بە سەراگرتنی زەویەکانیان لەلایەن چەند کۆمپانیایەکەوە بەشێک لە دانیشتوانی گەڕەکی کێلەسپی لە خۆراوای سلێمانی کردبوونەوەیەکیان ئەنجامدا. ئەوان دەڵێن بێ ئەوەی قەرەبوو بکرێنەوە دەست بەسەر زەویەکانیاندا گیراوە، ماوەی زیاتر لە ساڵێکیشە بەڵێنی قەرەبوویان پێدراوە، بەڵام بەڵێنەکان ڕاست دەرنەچوون. کێشەمانەوەیە کە شتێکمان بنێ ئەو داگیریان کردو ئێمە لە هەفتاویەک و ئەو عەزانە حکوومەتی پێشوو کە عەزی تەوزیع کردو داوێنە بە ئێمە تێگەی ئیسا ئەوان سیاجیان کردووە ئەڵێ مڵکی ئێمەیە ئێمەش ئەڵێ کۆمپانیا نازانم ئەڵێ کۆمپانیا ئەیکەن بە مەخزەن یەکەن بە مەعرەز یەکەن نازانم ئەمە کراوە بە مەعرەز بەس ئەویتر نازان بە چییە کرێ ئێمە لە پشت ئەوەی لە ڕاستە تقریبنەوە ساڵێکی 6 مانگی تێپەڕاندووە کە ئەم پرۆژەیە دەستی پێکردو داگی کراوە مەسەویانەیە ئێمە داوای قەرەبووی خۆمان نەکەن، یعنی داوای ئەوەکەن کە قەرەبوویەکمان بۆ بکەنەوە، ئێمە لە هەفتاکانەوە مەرجانە بەدەست بەوە بافیلانمانەوە بووە، یعنی ئەمە ئیشی ئێستا نیە، یعنی بخواوە نەبڕێن ئێمە بچین ئاژەوەیەک دروستکەین. ئەم مەرجانە لە هەفتاکانەوە بەدەست بەوە بافیلانمانەوە ئیشی زەراعەت تیا کردو. ئێمە تا 2007 گەنممان تیا کردووە، زەراعەتمان کێڵاومان یعنی ئیشمان تیا کردووە. شوێنی زەویەکانیان کراوە بە مەخزەن کە دەکەوێتە نزیک پێشنگای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و دەواازەی شاری سلێمانی. ڕووبەرێکی فراوانی زەوی لێرە کراون بە مەخزەن و پێشنگا. هاوڵاتیانیش دەڵێن ئەو زەویانە تاپۆی کشتتوکاڵیان هەیە و ئەوان گرێبەستی کشتتوکاڵیان هەیە. ئەگەر قەرەبوومان نەکەنەوە ئەمە قسەی من نییە، قسەی ئەمانەی هەر هەمووی لێرەیە با بزانن، قسەی هەر هەموویەتی، قسەی من نییە، قسەی 22 فەلاحە، قسەی 22 عەقدە، هەر عەقدێ 5-6 ماڵی لێ بۆتەوە، یعنی قسەی 1500 کەسە. ئەمە با بزانن ئەمە قسەی من نییە بەتەنیا. ئەگەر قەرەبوومان نەکەنەوە ڕێگاری تێگرینەوە، ڕێگاکانی تر هەرچی لێ ئەکەوێتەوانێ ئەویان کەیفی خۆیانە، دوایی چێ بەرپرسە خۆی بەرپرسە. ئێمە نامانێت ئاژاوە بنینەوە، ئێمە خەڵکی فەقیرین، ئێمە ئاژاوە نانێنەوە، ئێمە احترامی شوێنەکە ئەگرین، ئێمە ئەزانین یعنی لە هەر شوێنە ئاژاوە هەبێ خراپە، ئێمە حەزمان لێی نییە، ئێمە نامانێت بە ڕێکاری خراپە بڕێین، ئەنا ڕێکاری خراپەیە، ئێمە ئەمانەوە شتەکە بە عەدالەت. دانیشتوانی ئەم گەڕەکە دەڵێن تەنها بە قەرەبووی پارە ڕازی دەبن و لە بەرامبەر هەر دووەنمێک زەوی داوای 7500 دۆلاریان لە کۆمپانیەکان کردووە. بەرپرسانی یەکێتیش لە سلێمانی بەڵێنی قەرەبوویان پێداون، بەڵام تا ئێستا هەر قسە بووە، بۆیە دەڵێن ئەگەر قەرەبوو نەکرێنەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.